چی دەکەی لێرە؟ ببینینم خۆشحاڵ نیت؟ بەهرۆز بەو بینینە کتوپڕی دڵی هەلاهەلا بوو. شەیما بە نیگاکانی یادەوەریە تاڵ و شیرنەکانی بیری بەهرۆز خستەوە. ئەو ڕۆژە شیرنانەی بیرهاتەوە کە بەیەکەوە بەشیان دەکرد. ئەو کاتانی بیرهاتەوە کە باسی بەیەکەوە بوون و ناونانی یەکەم منداڵیان دەکرد. شەیما و بەهرۆز ئاوێتێ هەموو باس و خواستە جوانەکان بوون، وەلێ بۆ تەنها جارێکیش باسی دابڕانیان نەدەکرد. بۆیە بەهرۆز دووبارە پرسی: چی دەکەی لێرە؟ فەرمووم لێ ناکەیت؟ بۆ ئەم شەوەشیت؟ من لەو باغە کار دەکەم. دەترسم خاوەنەکەی بێتن و ئافرەتێکی بێگانە لێرە ببینێت، ئەو کات من لە کارەکەم دەردەکرێت. من بێگانەم؟ بەڵێ، بێگانەیەکی تاوانباری. بەڵام چەند ساڵە من لە تۆ جیابوومەتەوە، بەڵام هەر بیرم لای تۆ بوو. ئێوەتە تۆ لای پیاوێکی کەچی بیرت هەر لای منە، ئەوە تاوانباری نییە؟ بۆ ئاش لەژای؟ هیچ، بەڵام پیاو متمانەی نییە. متمانەم بە هیچ پیاوێک نەماوە. ئەی باشە بۆچی گەڕایتەوە؟ هەمیشە بیرم لای تۆ بوو. تاوانە، خیانەتە. تۆ لای پیاوێکی کەچی بیرت لای منە. بەڵام ئەو پیاوێکی باش نەبوو بۆ من. چێناڵێ تۆ باش نەبووی. تۆ ڕقت لە منە لە کاتێکا کە پیاوێک ناناسی پشتی ئەوە گریت و پشتی من ناگریت. منەو ناناس، بەڵام تۆ بە چاچی دەناس. بۆ ئاش لەژاوی؟ هیچ، تەنها متمانە بە پیاوەکان ناکەم. هەزار جارە بیڵێم ئەی باشە بۆ گەڕایتەوە؟ چییە؟ ئەڵێ دەرمانەکەیت. دەرکردن لە یاسا ئێمەدانیە. ئەلو شەیما جان، ئەوە نەبوودی جازە وەرگرە وەرەوە؟ کچە بە قورئان شەیما، ئەو لێرکانە یەک سەعاتە لێیان دەپاڕێمەوە، ئیزنم نادەن، ئەوە هەر لێیان دەپە دوو کارمەندی دیکە ناتێ ئەوڕۆ دەرێ بە هیچ نەوەک ئیجازە نییە. چۆن یعنی نادەنێ؟ هەرچیت کردووی جازە وەرەگری دلێر. من وعدم بە خوشکەکەم یاوە، ئەمڕۆ ڕۆژ لە دایکبوونی هاوڕێکەمە، پێکەوە ئەڕۆین لەگەڵ خوشکمە. کچێ بە قورئان ئەگەر ئێستا بێم غیابم دەدەن. غیابە درێت و غیاب نادرێت کەیفی خۆتە وارەوە، پێت نەڵێمەوە. غیابم دەم 20,000مان لێ دەڕوا، کەسە مەخر بۆ لەو گۆڕی 20,000مان لە دەست بڕوا. من گرنگم یان 20,000ەکە. کچێ وەڵڵا تۆش گرنگی. ئەوە چیەکەی؟ ئەوە چێ 24 ساعت خەی تەلەفۆنی؟ ئیشەکانت کە؟ چاوان ئەگەر تەلەفۆنەکەی بڕۆ دەرەوە تەلەفۆنکە باشە؟ بە چاوان بە چاوان ها. دای خست تخواوە شوە من کردم، ئەمری خۆم و شوکردنم نەمێنێ ڕستی ڕەفیقەکانی من کە هەر خەریکی پۆست و چوونە دەرەوەن ئەمرم نەمێنێ. تەلەفۆنی بۆ بکەمەوە، حای بەرم زانم و تەلەفۆن بگەر سەر کێیە داخە. ئەوە تەلەفۆن بەسەر کێیە داخەی؟ قوڕێ بەسەر خۆیتەوە ماڵەوە، زانە چی و لێ ئەەکەم. ئەلو؟ ئەلو جانە، قوربانت بم. ئادلێرگیان چی بوو؟ ئیجازە وەرگرت؟ کچێ نا بەخوایەتی پێت نارەم، وەڵڵی ئیجازەم ناداتێ. ئەی بۆ تەلەفۆنم بۆ من کردووە. کچێ گوتم نەوەگە خر دڵت لێم زویر بێ، قوربانی دڵت بم. کورە دلێر
منە ڕۆژی شوم کرد بە تۆ لە خۆم زویر بووم قوڕم کرد بە سەری خۆمە بۆ تەلەفۆن بۆ منەکەی دیسان فشە لە چییە؟ پێشتر فشەتە کرد شەهادەی هەندەسەم هەیە ئەم وڵاتە هەمووی پێویستی بە منە. یەکسێ قوربانت بم بە خۆت نازانین وڵاتەکەی مەکووە بەشێک لە نەخیندەوارەکان بوونە بزنە زمان و خیندەوارە کلۆک من لە کنیان ئیش دەکا دەکواسە قسەی هەموو ڕۆژێکتە ئەلو ئاسە بێ زەحمەت ئەستە بڕۆ دەرەوە لێرە جێگەن نەما لە مارکێت دەرکرێ بێ زەحمەت بڕۆ دەرەوە چەند جاوتم تەلەفۆنەکە بڕۆ دەرەوە دەی ئاخیر جار ئەگە ئیش ناکەی بڕۆ دەرەوە بێ زەحمەت بڕۆ ئێرە شوێن تەلەفۆنیەوە لە مارکێتیش دەرکەی بڕۆ دەی چاوە شەیما بەڵێ دەرکران لە کارەکە ئێچی بکەم ئیشێکی ترم دۆزەرەوە. ئەرە شەیما تا ئەو کارەمە دەست کرد دەستی سەد کەسم ماچ کرد ئەی دلێر خۆ ناڵی لەسەر تۆ دەرکراوم یانەکەم لەسەر تۆ دەرنەکراوم بەڵام تۆ کەمێ یارمەتیمدا کەمێ بوەستە تۆ هەر خەریکی گەڕان و سوڕانی خۆتی خۆ ناڵی لەبەر تۆ دەرکراوم بەرەوەڵا لەسەر تۆ دەرکرام هەندێک تەلەفۆن بکەی لەسەر یەک شەیما تۆ لەبەر گەڕان و سوڕانێکت بۆ هەلەم نەکەی من لەبەر تۆ هەمووی شاکەم فەرزەن لەسرت بەخێوم بکەیت ئێگیانەکەم قوربانت بم من ناڵێم بەخێوت ناکەم بەڵام ئەوە تۆی کە لەگەڵ تەلەفۆنەکانت نایهەڵی کاریش بکەم لە تەلەفۆنەکانت بێزار بوو مێشکت بردم یعنی من مێشکی تۆم بردووە تۆم بێزار کردووە هەر ئێستا ئەم ماڵت بۆ چۆڵەکەم و ئەڕۆم نانا لێت بێزار نیم بەس تۆ لە من بگا ئەها کەمێ یارمەتی من بدا ێ قوربانت بم شەیما با بەدەستی خۆمان ئەو خۆشەویستیە لە ناو نەبین تخوا کامە خۆشەویستی برسیەتی و نەبوونی و هەژاری و داماوی ناو لێ ئەنەی خۆشەویستی کەی هێشتومە لە هیچت کەم بێ دلێر تۆ سێرێکی دەوروبەرەکەمان بکە اینجا سێرێکی خۆمان بکە ئێمە نەک هەژارین بەڵکو لە خوار خەتی هەژاریشین قوربانت بم کەسەکەم شەیماگیان تۆ بەس واز بێنە لە دەوروبەر ژیانی خۆت مقارنەی کەسی تر مەکە دلێر من ماڵەکەت بۆ بەجێ ئەهێڵم بەستە تا حەملم نەماوە لەگەڵ تۆیە حەدت نەبێ تخوا ئەمە شتێکی نوێیە هەر لە لێدانێکم بوو ئەویشە بۆ زیاد کرد بەسە واف ئەمرێ نەمێنێ بۆ چ پیاوێکی شەیما بەهانە بە دلێر ئەگرێت ئەو سروشت و ڕەفتارەکانی دلێری بەدڵە بەڵام ئەو لەگەڵ پیاوێک هەڵناکات کە نەدار و نەبووم بێت ئەجینا دلێر کوڕێکی کاسبە هەرگیز چاوی لە دەستی کەس نەبوو هەرگیز بێ ئیش لە ماڵەوەدا نەنیشتووە بەڵام شەیمای هاوسەری لە قامچێ بەهێزەکانی ڕۆژگار ناگات تێناگات تا پاروێکی حەڵاڵ بەدەست دەهێنیت پشتت دەشتێت دلێری داما و شەیمای خۆش دەویست هەوڵی دەدا ئەو ئاگرەی کە بەرداوام کڵپە دەکات بیکوژێنێتەوە دەویست شەیما تێبگەێنێت ئەگەر دۆخی داراییشان باش بێت گرێ دەرونیەکان چارەسەر نابێت ئەوان بەر لە پارە پێویستیان بە موحیبەت و سۆزە بەڵام بەداخەوە شەیما نەیدەویست تێبگات دلێر کەسێکی دوورە پەرێز و هاوڕێشی کەم بوو دایک و باوکی دلێر لە یەک جیا ببوونەوە دایکی شووی کرد بووە باوکیشی لە ژیاندا نەمابوو خوشک و براو کەسە نزیکەکانی بە بۆنەی هاوسەرگیریکردنی لەگەڵ شەیما هاتو چۆیان نەدەکرد و کەسیان خۆشییان لە ژنەکەی نەدەهات و بەڵام دلێر بە گوێی کەسی نەدەکرد بۆیە ئێستا زۆر تەنیایە جگە لە گۆڕی باوکی سەبووری بە کەس دانایە بۆیە کە دڵتەنگ دەبێ دەچێ بۆ سەر گۆڕی باوکی باسی خەمە قوڵەکانی ژیانی بۆ دەکرد بابا جان چۆنی بابا زۆرت غەریبی دەکەم بابا دەزانی قەت ئەو قسەتم لەبیر ناستەوە پێت دەگوتم دلێر کوڕم پیاوە تا نەکەوی تامی سەرکەوتن ناکە
بابا من ئێستا کەوتیمە بابا ئێستا ئەمن کەوتیمە و هیچ قوتەکم نییە نازانم چۆن ئەستمەوە بابا دەبەکەی ئەم سەرکەوتنە ببینم بابا خۆزگە ئێستا لێرە دەبووی کەس دەستم ناگری هەرم ستێنتەوە بابا تو خواوەرەوە زۆر غەریبی دەکەم بابا ژیان پڕە لە هەورازی و نشێوی پڕە لە نەهامەتی و ناخۆشی کێشەکان دەبنە گرێ کوێرە و پێویستی بەکردنەوە هەیە دلێریش باوکی هێندە خۆشدەویست بە مردوویش وەک مامۆستا و ڕێنیشاندەرێک دەڕوانێتە گۆڕەکەی لە ناکەوتێکی باوکی بیرهاتەوە کوڕم دلێر کوڕە شیرینەکەم کە پێویستت بە هاوکاری بوو من هاوڕێکی جانی بە جانیم هەیە ناوی ڕەشوانە سەیری ئەلبومەکانم بکە لە یەکێک لە وێنەکانم ژمارەی تەلەفۆنیم نووسیوە دەتوانی ئەگەر کێشەیەکت هەبوو پەیوەندی پێوە بکەیت ئەو یارمەتیت دەدا کوڕەکەم خۆشم دەوێ ئەو خەریکی چیت؟ ئەمێ پەیوەندی بە هاوڕێی باوکمەوە بکەم بۆچی؟ بۆەوەی کێشەکەمان حەلکە ئێمە کێشەکەمان لەناو خۆمانایە پێویست بە کەس ناکات تەلەفۆنی بۆ بکەیت ئەی قوربانت بم دەمنیش لەواڵێم کێشەکەم حەل کردووە تاکە چارەسەری ئێمە جیابوونەوەیە جیابوونەوە شەیما تێبگە جیابوونەوە حەلی ئێمە نییە واتە لە پێناو خۆشی خۆمان ژیانی پاشای کوڕمان لەناو بین کامە پاشا پاشای کوڕی داهاتوومان پاشا نەما چۆن پاشا نەما واتە چۆن نەما لەبارم چوو لەبارت چوو لەبارت چوو یان لەبارت چۆن وەرە پێشم کەوە هەی قاتیل وەرە پێشم کەوە پێشم کەوە ڕۆ پێشم کەوە پێشم کەوە
دلێر تەلەفۆنی بۆ ڕەشوانی هاوڕێی باوکی کرد و خۆی ناساند تێگەیاند کە چێە و بۆچی تەلەفۆنی بۆی کردووە ڕەشوان ئامادەی خۆی دەربڕی کە بێتە نێوەنگیری خۆی و خێزانی تۆ دڕندەی تۆ بکوژی نەخێر سوێنە خۆم من نەدڕندەم نەبکوژم ئێستا من لەگەڵ بکوژێکم لەگەڵ دڕندەیەکم نەخێر تۆش غەڵە لە من تێگەیشتووی تۆش غەڵەت لە من تێگەیشتووی ڕەشوان گەیشت فەوزا بوو شەڕێکی بێ ئەنجام بوو زۆر قسەی بۆ کردن زۆر هەوڵیدا ئاشت ببنەوە چەندین جار دانیشتنی لەگەڵ کردن بەڵام بێسوود بوو کۆتا دانیشتن بوو بە شەڕ و هیچ سنوور و ڕێزێک لە نێوانیان نەما ڕەشوان تێگەیشت هەردوو لای یەکتر بەهایان نەماوە هەرچەندە دلێر لەگەڵ زیابوونەوە نەبوو بەڵام خۆشەویستی یەکلایەنە داهاتوێکی باشی نابێت ڕەشوان تێگەیشت جیابوونەوە باشترین بڕیارە چونکە شەیما سوور بوو لەسەر جیابوونەوە تا کۆتاجار ڕەشوان وتی بەسە مێشکم چوو شەیما خەم تۆ دوا بڕیارە چییە؟ دلێر تۆ چی دەڵێ؟ ئەمن نازانم ئەتو چ بڵێم لەسەر قسەی تومە ئەوەی ئەمن دیتم بە چای خۆم نەتیجەنگۆ باش نابی ئێوە هەر کەس بەڕێی خۆتان داڕۆم باشترە واز یەکتر بینن جیا بنەوە لە هەردوولاتان باشترە باشە جیا دەبینەوە زۆر باشە بە ئەم تو دوو بە دوو قسە بکەین فەرموو ئەی بۆ چێوی بردە دەرەوە نازان پاشان دوای چەند دانیشتنێکی دادگا بڕیاریدا کە جیابینەوە ئەو منداڵی کە لە تۆدا بوو کە تۆ کوشتت دادگا سزای نەدەی تۆ چۆن نەتوانی بڵێ تۆ کوشتت نەخێر من نەمکوشتووە وەڵڵا من نەمکوشتووە بەخوا من نەمکوشتووە کەس هەیە مناڵی خۆی بکوژێت کەس هەیە جێرگی خۆی بکوژێت سوێن ئەخۆم لەبارم چوو تۆ تاوانبار هەموو شتێکی لەدەست دێ بیکە مەرج نییە ڕاستە من هەڵم هەیە بەڵام قەت ناتوانم جەرگی خۆم لە ناو بەرم کەسێکە تاوانبار بێ ئامادەیە جەرگی خۆی بکوژێت لە پێناوی مەرامی خۆی بڕوا بە من ناکەنەوە من نەمکردووە لەبارم چوو باسی ڕەشوانم بۆ بکە ڕەشوان کێیە؟ مێردی دووەمت دلێر بەرگەی ئەو جیابوونەوەی نەگرت بڕیاریدا ئەم وڵاتە بێگزاری بەجێ بهێڵێت ڕەشوان بزنسمانێکی دیاری شار بوو دلێر داوای یارمەتی دارایی لێکرد و بێگزاری ئەم وڵاتی جێهێشت و گەیشت بە کەنەدا و لەوێ بەشداری چەندین خولی فۆتۆگرافی کرد و بوو بە باشترین فۆتۆگرافەر بەڵام دوای ماوەیەک بەرگەی غوربەتی نەگرت و دلێر هاتەوە بۆ کوردستان بەڵام چی بینی ئەوەی ئەو بینی دژمن نەیبینێت ئەوەی ئەو بینی برینیەکە تا هەتایە ساڕێژ نابێت.
باوکە ببوورە لە حزورە لەو قسەیەکەم. باوکە هاوڕەکەت خیانەتی لێکردم. باوکە زەمەنی مرۆڤە جوانەکان بەسەر چوون. باوکە هەر خۆت فێری خۆشەویستیت کردم، بەڵام لەبەر نەبوونی و هەژاری خۆشەویستەکەم جێی هێشتم. باوکە تۆ فێری وەفات کردم، کەچی هاوڕێ نزیکەکەت خیانەتی لێکردم. باوکە تۆ فێرت کردم دوای هەموو کەوتنێک هەڵسانەوە هەیە، کەچی باوکە هاوڕێکەت پشتی شکاندم. باوکە سەردەمی ئامۆژگاری جوانەکانت بەسەر چوو، ڕۆژی خیانەت و درۆ و یەکتر سڕینەوەیە. باوکە منیان سڕیەوە. باوکە پێویستم پێتە. باوکە تخوا قسەی بکە. باوکە هاوڕێکەت خیانەتی لێکردم. باوکە منیان سڕیەوە. باوکە تۆ مرۆڤی؟ تۆ ئێستا بۆ هەموو تاوانە تۆ لێرەی؟ تکایە لێرە بڕۆ بایەکێک نەمان بینێ. سوێن ئەخۆم تاوانی من نەبوو. 1 ساڵە ئەو واز لە من ناهێنێت. بۆ بڕوا بە من ناکەیت؟ ئەوە چێکی لێرە؟ خۆشمەوێ. واز لە خۆشەویستی بێنە. ئەچمە هەر شوێنێک تۆ بینم. بازاڕە تۆی، بەردەرگایە تۆی، هەموو شوێنێک تۆی. دەوازم لێ بێنە؟ ئێچی بکەم خۆشمەوێ. دلێر واز لە ژیانم بێنە. بڕۆ بە شوێن کەسێکا بگەڕێ کە نانی خۆت بێ. من نانی تۆ نیم. هەرچیت بێ بۆ تەکەم، بەس پێم ڕازی بە چیت بێ لە ژیان بۆ تەکەم. هیچم ناوێت لە تۆ. دەوازم لێ بێنە؟ شەیما چیت هەوێت دلێر لە گیانم؟ قوربانت بم. شەیما کەمێک بەزەیت بە من دابێتەوە چۆن شتێتت بوو. دلێر واز لە ژیانم بێنە. کاکە بە کوردی تێبگە واز لە ژیانم بێنە. من تۆم ناوێت. یان بۆ تۆ یان بۆ گەڵ. ڕاستەکەی زۆرە بینی. لاش وازم شەیما وازم لێ بێنە. شەیما ئەڵێم بەجێم مێڵت خوا. بەڵام لە کۆتاییدا خیانەتت لە هەموومان کرد. نا بەهرۆز، تۆ غەڵەت تێگەیشتووی. من ڕێگاکانم لێون بوون. نەمەزانی چی بکەم، سەر لە شێوا بووم. بەڵام هەمیشە ئەو کەسە ئەگەڕێتەوە بەلای عشقی یەکەمی. تۆ عشقی یەکەمی من بووی بەهرۆز. هەژاری و نەبوونی وای کرد کە من و تۆ بە یەک نەگەین بەهرۆز. بەڵام ئێستا توانین بە یەک بگەین. تۆ خەمی هیچ نەبێ. تکات لە یەکەم بەهرۆز. وەرە لەگەڵم ئەڕۆین بۆ دەرەوەی وڵات. بەڵام تۆ مێردت هەیە. نا، ئەو تەنها منی بۆ حەز و ئارەزوەکانی خۆی ویست. بەهرۆز خەمی پارەت نەبێ. تۆ بەس ڕازی بە تکات لە یەکەم. وەرە شتێکت پیشانەیەم. باشە؟ وەرە بەهرۆز بۆستە. تۆ ڕازی بە. تۆ خەمی هیچ نەبێ بەهرۆز. سیرکە بەهرۆز. تۆ پارانت لە مێردەکەت دزیوە؟ بەڵێ ئەو شایانی بوو. ئەو تەنها منی بۆ جەستاویست. دزش دەرچووی؟ ئای خوایە. من وتم ئەوە خیانەتکارە کەچی دزیش دەرچوو. خوایە.
بۆ کوێیە چیت؟ هیچ نییە ئێستا دێم. ئای شەیمە لە پێناو سەرۆت و سامان چۆن ئافرەتبوونی خۆتە لە دەزیە چەند ڕێگەی هەڵت گرتە بەر. برم بە تۆش خیانەتت کرد. من خیانەت ناکەم. تۆ هەڵەت کردووە پێویستە ئێستا بازەکەی بدەیت. برم بە تکات لێ یەکەم برم بە. برم بە وازم لێ دەرم ناڵم نەکردووە. ئەزیزانم لە کۆتاییدا شەیما دەستگیر کرا باجی هەڵەکەی خۆیدا. با بەسیکەین لە پێناو سەرۆت و سامانە دڵی کەس نەشکێنین کەسە ئازیزەکانمان نەفرۆشین. لە پێناو سەرۆت و سامانە با کەسەکانی بەرامبەرمان دڵیان نەڕەنجێ لێمان. خۆشەویستی بە سەرۆت و سامان نییە. خۆشەویستی ئەبێت لە کەسی بەرامبەرمان بیدۆزینەوە نەک بیکڕین.